بۆ ڕای گشتی خەڵکی کوردستان سەرجەم حزب و لایەنە سیاسیەکان کۆمەڵگەی نێودەوڵەتی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئێمە لە فراکسیۆنی گۆڕان لە سۆنگەی هەستکردنمان بە بەرپرسیارەتی و گرنگی دەست بەکاربوونەوەی پەرلەمان و دوای چاوەڕێکردنێکی زۆر لە پێناو ئاساییکردنەوەی دۆخی سیاسی بە پێویستمان زانی لەسەر ئاستی فراکسیۆن و پەرلەمانتاران دەستپێشخەری و هەوڵی ئاساییکردنەوە و دەستپێکردنەوەی کارەکانی پەرلەمان ئاراستەی سەرجەم فراکسیۆنەکان بکەین. بەو ئومێدەی فراکسیۆنەکان بتوانن لەم هەنگاوەدا جددی و کاریگەر بن بۆ سەرپێخستنەوەی کارە یاساییەکانی خۆیان و جێرانەوەی شەرعیەت بۆ دامەزراوەی پەرلەمان. سەرەتای هەوڵەکەمان بە ئەنجامدانی کۆبوونەوەی سەرۆکی فراکسیۆنەکان دەستی پێکرد و بڕیاردرا لە کۆبوونەوەی داهاتوودا ڕوئیای کۆتایی حزبەکانیان بهێننەوە و هەوڵی خۆیان بە ئاراستەی دەست بەکاربوونەوەی پەرلەمان بخەنەگەڕ. بەڵام بەداخەوە ئەمڕۆ نەگەیشتینە ئەنجامێکی باش کە گەڕانەوەی سەرۆکی پەرلەمان و دەست بەکاربوونەوەی سەرۆکایەتی ئێستای پەرلەمانە. ئەمە لە کاتێکدایە بە تەنها پارتی دیموکراتی کوردستان داوای گۆڕینی سەرۆکی پەرلەمان دەکات، هەموو لایەکیش دەزانین داواکاریەکی بە تەواوی نایاساییە. بۆیە وەک فراکسیۆنی گۆڕان سووربوونی خۆمان لەسەر هەڵوێستەکانمان دووپات دەکەینەوە و لە ئێستاوە مانگرتن لە ڕێگەی مانەوە لە تەلاری پەرلەمان بۆ کاتێکی دیاریکرا و پێویست کە 2 ڕۆژە ڕادەگەێنین. لەگەڵ کۆتایی هاتن و سەرنەکەوتنی ئەم هەوڵەش ئێمە لە ڕوانگەی پشودرێژی سیاسی و خەباتی مەدەنیانەمانەوە بەردەوام دەبین و هیوا خوازین پەرلەمانتاران و فراکسیۆنە جیاوازیەکان هەوڵەکانیان جدیتر بکەن بۆ دەست بەکاربوونەوەی پەرلەمان و بەشداریکردنیان لەم هەوڵە مەدەنیەدا بۆ کۆتایی هێنان بە پەخستنی پەرلەمان وەک تەنها دامەزراوەی شەرعی هەرێمی کوردستان. فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان 8 سێی 2016.